من داوام لە هاوڵاتیانی کوردستان ئەوەیە کە هەستن بە جێبەجێکردنی ئەو مافەی خۆیان بۆی بتوانین ئێمە لە ئایندەیە نوێنەرەکانمان بتوانن ئەو مافانەیان بۆ وەربگرنەوە. ئێمە بینی خۆمان و خوا پێشەوەی کە پەیمان بدەین بە هاوڵاتیانی کوردستان پەیمانمان داوە بەخوا کە لەگەڵ دروشمەکانی خۆمانە لەگەڵ بیر و باوەڕ و مەبدەئی خۆمانە ڕاست دەکەین و ڕاستگۆ ئەبین و هەوڵی جێبەجێکردنیە دەین. ئەوە پەروەردە سیاسیەیە کە ئێمە لەسەر پەروەردە بووین بۆیە ڕەنگدانەوەی ئیجابی و جوانی لێبینین کاتێک کە لە پەرلەمانان تیمی پەرلەمانیە و یان تیمی وەزاریە یان حکوومەتە خۆجێیەکانە. لە ڕاستیدا پەرلەمان کاری زۆر گەورەی پێکرێ و پەرلەمان مەرجەعی باڵایە لە هەرێمی کوردستاندا بمانەوە نەمانەوێ 111 ئەندام پەرلەمانە چنە خولی پێنجەمین پەرلەمانی کوردستانەوە بۆیە ئەم 111 ئەندام پەرلەمانە یاسا و بڕیار بە خەڵکی کوردستان دەرەکەن. هەر ئەوانیشین دەوێت چاودێری دەسەڵاتی جێبەجێکردنەکەن. ساخۆ بە بەشداری نەکردنی هەندێک لە هاوڵاتیانی کوردستان پەرلەماندا ناخرێ و هەرێمە بێ پەرلەمان و حکوومەت نابێ. بۆ ئێمە بانگەشەیەکی خراپە بڕوام وایە بە ئەندازەی خراپی ئەوەی کە دەنگ ئەدەی بە پارتێکی دیاریکراو کە خزمەتی نەکردویت ئەزمونێکی خراپە لەگەڵیا هەیە دەنگ نەدانیش بەقەدەر ئەو ئەندازەیە خزمەت بۆ پارتە سیاسیەکە بۆ پارتە سیاسیانە ئەکاکە لە ماوەی ڕابردووە لە 27 ساڵی ڕابردووە خەڵکی کوردستانیان چەساندۆتەوە نەیانتوانیوە خزمەتە سەرەتاییەکانی مافە سەرەتاییەکانی ژیانی بۆ دابین کرد.